کێشەی لیستی موچە لە نێوان هەرێم و بەغدا بەردەوامە و پەرلەمانی عێراقیش لیژنەیەکی لەسەر 618 ملیارەکە و ئاستی جێبەجێکردنی یاسای بودجە لایەن هەرێمەوە پێکهێنا. ڕۆژی چواردەی ئەم مانگە لا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاردرا لەسەر ناردنی 618 ملیار دینار وەکو پشکی هەرێم بەپێی خەرجی فیعلی بۆ مانگی یەکی ئەم ساڵ، بەڵام تا ئێستا پارەکە نەگەیشتووە. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق با مەبەستی بە دۆداچوون و پێشکەشکردنی ڕاپۆرتێکی بەپەلە لەبارەی ڕێکارەکانی وەزارەتی دارایی عێراق بۆ خەرجکردنی شایستە داراییەکانی هەرێم، بە تایبەت بڕیاری ئەنجومەنی وەزیران بە تەرخانکردنی بڕی 618 ملیار دینار و ئاستی جێبەجێکردنی پابەندیەکانی هەرێم لە یاسای بودجەدا. لیژنەیەکی چوار کەسی پێگێناوە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی عێراق و هەرێم گفتوگۆ دەکات. لیژنەکە لە هەریەک لە حوسەین موئەنیس، نەرمین معروف و موزڕ معن ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و سەمیر موبارەک ڕاوێژکاری لیژنەی دارایی پەرلەمان پێک هاتووە. کێشەی لیستی موچە لە نێوان هەرێم و بەغدا. وەزارەتی دارایی عێراق بە نووسراوی فەرمی وەزارەتی دارایی هەرێمی کوردستانی لە چەند تێبینیەک سەبارەت بە لیستی موچە ئاگادار کردوتەوە، بەڵام تاوەکو ئێستا وردەکاری تەواوی لیستی موچە ڕادەستی عێراق نەکراوە. تێبینیەکانی وەزارەتی دارایی عێراق ئەمانەن: تەنیا ژمارەی موچەخۆران نێردراوە، نێر و مێ لە یەکتری جیان نەکراوەتەوە. خشتەی موچەخۆرانی هەرێم وردەکاری پلەی وەزیفی و بڕی موچەکانیان و دەرماڵە و لێبڕینەکانی تێدا نییە. ناوی دووبارە لە لیستی موچەدا هەیە، موچەخۆری سەربازی و مەدەنی لە یەکتری جیان نەکراونەتەوە. لە بەرامبەردا وەزارەتی دارایی هەرێم ئاماژە بەوە دەکات هیچ شتێکی نامە و نایاسایی لە نێو لیستی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمدا نییە و ناوە وەروژاندنی بابەتی تازە بە جۆرێک لە گێچەڵ دەزانن بۆ تەگەرە خستنە بەردەم پێدانی موچە کە مافی ڕەوا و سادەی خەڵکە. ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی لەسەر لیستی موچە پێچەوانەیە لەگەڵ قسەکانی ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم کە لە دانیشتنێکی پەرلەمانی کوردستان لە 13 ساڵی 2020 وتی ژمارەی جەنەراڵەکانی هەرێم گەیشتۆتە ئاستی چین، ئەمەش لە گفتوگۆکان لەگەڵ بەغدا ئیحراجی کردوون. عێراق دەیەوێت ڕاستەوخۆ موچە بدات. بەپێی زانیاریەکان وەزارەتی دارایی عێراق دوای وردبینیکردنی لیستی موچە ئامادەی ڕاستەوخۆ لە ڕێی بانکەوە موچەی فەرمانبەرانی هەرێم بدات، بەڵام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕازی نییە و دەیەوێت خۆی پارەکە دابش بکات. لە دوایین کۆبوونەوەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق، تەیب سامی وەزیری دارایی عێراق ڕایگەیاندووە وەزارەتی دارایی هەرێم تەنیا وردەکاری نزیکەی 300,000 فەرمانبەری بۆ ناردوون. ئاکۆکی هەرێم و بەغدا لەسەر لیستی موچە زیاتر لەسەر موچەخۆرانی بواری سەربازیە. لە هەرێم زیاتر لە 430,000 موچەخۆری سەربازی هەیە و مانگانە زیاتر لە نیوەی موچە بۆ بواری سەربازی دەڕوات. بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە مانگانە بۆ موچە پێویستی بە 133 ملیار دینارە، لەو ژمارەیە 98 ملیاری بۆ هێزەکانی هەفتای یەکێتی و هەشتای پارتیە، نزیکەی 35 ملیاریش بۆ هێزە هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگەیە. ئەمە لە کاتێکدایە وردەکاری تەواوی لیستی موچەی هێزەکانی 78 لای وەزارەتی دارایی هەرێمی کوردستانیش بوونی نییە. لە سەروبەندی ناکۆکیەکانی هەرێم و عێراق لەسەر لیستی موچە کەس نازانێت داهاتی ناوخۆ لە 4 مانگدا چی لێ هاتووە. بەپێی بەدۆداچوونەکانی پەیام داهاتی ناوخۆ و سنوورەکان و هاوکاری هاوپەیمانان لە مانگەکانی 10 و 11 و 12 ساڵی ڕابردوو
هەروەها مانگی یەکی ئەمساڵ لە تریلیۆنێک و 350 ملیار دینار زیاترە. بەڵام حکوومەت خۆی لە دابشکردنی موچە دەدزێتەوە کە خەرجی لیستی موچە 913 ملیارە. ئەمە جگە لە داهاتی فرۆشتنی نەوت بە تانکەر کە مانگانە لە 400 ملیار دینار زیاترە و کەس نازانێت چی لێ دێت.